بە بەشداری هاوڵاتیان و هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان یادی کۆچی دوایی نەوشیروان مستەفا بەڕێوە چوو. ئامادەکارانی یادەکە هیچ لایەنێکی سیاسیان بانگێژ نەکردووە و بە ژمارەیەک چالاکی یادەکەیان بەڕێوە برد. بەشێکی زۆری چالاکیەکان هەڵمەتی گوڵ و نەمام ناشتن و کتێب خوێندنەوەی لەخۆ گرتووە. بەو پێی نەوشیروان مستەفا خولیای سەوزایی و خوێندنەوەی هەبووە. ئێمە ئەم مەراسیمە بە مەراسیمی بزوتنەوەی گۆڕان نازانین، بەڕاستی بە مەراسیمی هەموو خەڵکی دەزانین. لەبەر ئەوە بۆیە هەروامان کردووە کە هیچ کەسێک بەیان نەخوێنێتەوە، هیچ کەسێک بەیان نەخوێنێتەوە، هیچ کەسێک ئەوە نەکا بۆی یعنی تاپۆ نەوێت لەسەر کەسێک. هەتا بزوتنەوەی گۆڕانیش هیچ پەیامێکی نییە لە ئێرە. ئێمە کاکنۆشان بە مڵکی هەموو خەڵک دەزانین، هیوادارین خەڵکیش بەوی خۆی بزانێ و بەشداری بکەن لە مەراسیمەدا. هیوادارین کە دوا بە دوای کۆچی کاکنۆشوانش بارودۆخێک بێتە پێشەوە کە بتوانین ڕیزەکانی ناوخۆمان ڕێخین، بتوانین نێوماڵی کوڕ ڕێخین، بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین. هەڵسوڕاوانی گۆڕان مەبەستیانە لەم یادەدا پەیامی ئازادی و پاکوخاوێنی ژینگە و کللتوری کتێب خوێندنەوە و ئازادکردنی باڵندەکان و سەوزکردنی کوردستان بگەێنن بە هاوڵاتیان. هەروەها داواش دەکەن هاوڵاتیان بەشداری خۆتۆمارکردن لە سیستەمی بایۆمەتریدا بکەن، چونکە پێیان وایە تەنها لە سندوقەکانی دەنگدانەوە گۆڕانکاری ئەنجام دەدرێت. ناکە قەتر ئاوێک لە پێنە ئەو بەڕێزەدا هیواداری هەموو خەڵکی کوردستان ژینگە بپارێزێ لەو ڕۆژانەدا نەمان بچێنێ. ئەو باغی ئەویش چاندوێتی ئەوە ئێمەین پەروەردەی دەکەین، دڵنیا بن ڕەباز و خەباتەکەی هەرگیز ون ناکەین. دوای ژینگەی کوردستان عەملەی پاکردنەوەشمان هەبوو و پەیامەکی گرنگیشمان هەبوو. ئەو ڕۆ عەملەی داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەین کە بستنە سە سندوقەکان بە عەملەی ناویان پڕکەنەوە لە بایۆمەتری لۆی بتوانن هەربژاردنەشی نەزیف بکرێت چیت کە تەزویری تێدا نەکرێ هەر کەس بچی نازنامە. ئەمە سێ عەملەی گەورە ئەمڕۆ چالاکیمان بوو لە یادی چلەی ماتەمینی کاکنۆشیروان. ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و هەڵسوڕاوانی گۆڕان بەشداری یادی کۆچی دوایی نەوشیروان مستەفایان کرد. هاوکات هەڵسوڕاوانی باڵای بزوتنەوەی گۆڕانیش جەخت لەسەر پەیڕەوکردنی بیر و باوەڕی نەوشیروان مستەفا و بزوتنەوەکەیان دەکەنەوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.